رادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژال لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 9 ئایاری 2025 پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گە لە هەپەگا سەبارەت بە هێرشەکانی سوپای داگیرکەری تورک و وڵامەکانی گەریلا لە چوارچێوەی پاراستنی ڕەوادا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. هەپەگا ڕایگەیاندووە لە ڕۆژانی 6 ئاداردا گۆڕەپانەکانی بەرخۆدانی هەرێمیشەی دەلیلی ڕۆژاوای زاپ و گارە 9 جار با فڕۆکە و هێلیکۆپتەری جەنگی بردومان کراون. هەروەها دەشڵێن ڕۆژانی 5 و 6 ئایار گۆڕەپانەکانی هەرێمی خواکۆرگ، هەرێمی مەتینە، شەی دەلیل ڕۆژاوای زەب باگشتی 765 جار بردومان کراون. هەروەها هەپەگە باسی لەوەش کردووە لا 6 ئایار لا گۆڕەپانی بەرخۆدانی بازەی هەرێمی مەتینە هەزەکانی گەریلا با شێوازی نیشانەشکێنی وڵامی هێرشێکی سوپای تورکی داگیرکەریان داوەتەوە. هەپەگە لا کۆتای ڕاگەیاندراوەکەیدا جەخت دەکاتەوە لا 6 ئایار لا گۆڕەپانی بەرخۆدانی دەرگەلەی هەرێمی مەتینە هێزەکانی گەریلا با چەکینی ئۆتۆماتیک دەستێوەرداری لا هێرشی داگیرکەران کردووە کە بە درۆنی بۆم ڕێژکراو دانویست هێرش بکەنە سەر تونێلەکانی گەریلا و داوای ڕادەسبوونیان دەکرد. ژنانی زەدی با پێشەنگایەتی تاژێ بۆ پشتگیری پرۆسەی ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان لا سنۆنێ ڕێپێوانێکی بەرفراوانیان ئەنجامدا. لە ڕێپێوانەکەدا سوام شنگالی جەختی کردەوە پێویستە ژنان خۆیان با فکری ڕێبەرۆجەلان ئازاد بکەن و بەشداری کەمپەینی ڕێبەراپۆ بخوێنە و پێشنیازی خوێندنەوەی بکە بدەن. دواتر لە بەشداربووان دوای ڕێپێوانەکەیان کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و ڕاگەیاندراوێکیش لەلایەن سوهام شنگالی ئەندامی کۆمیتەی دیپلۆماسی تاژێ خوێندرایەوە. شنگالی ڕایگەیاند بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ ڕێپێوانیان ئەنجامداوە و وتیشی ناوچەکە لە کاتێکدا کە شەڕ و تاڵانەیەکی گەورە لە ناوچەکەدا هەیە ڕێبەرۆجەلان ئەرکی خۆی بۆ ئاشتی بەجێهێناوە. ماوەیەکیشە پرۆسی ئاشتی و چارەسەری لەلایەن ڕێبەرۆجەلان و هەموو کەسانی خێرخوازەوە بەڕێوە دەبرێت، بەڵام هێشتا هەنگاوێکی ئەرێنی بۆ ئەم بانگەوازە مێژوویە ڕێبەرۆجەلان لەلایەن دەوڵەتی تورکەوە نەنراوە. هەروە شنگالی دەڵێت بۆ ئەوەی ئەم پرۆسەی بگاتە ئەنجام هەرچی لە دەستمان بێت دەیکەین و وەک تاژێش داوا لە هەموو کەسێک دەکات فکری ڕێبەرۆجەلان بخوێنن و خۆیان و کۆمەڵگەیان بەم بیرە ئازاد بکەن. لە شاری حەسەکەی کانتۆنی جەزیرە با دروشمی ژنی ڕێخستن کرا و گەرنتی بنیادنانی کۆمەڵگەیەکی دیموکراتە ئەنجومەنی ژنانی تەفگەری کۆمەڵگەی دیموکراتیک تەفدەم با بەشداری 375 نوێنەر یەکەمین کۆنگرەی خۆی ئەنجامدا. ژنانی ناوەندەکانی داری خۆبەڕێوەبەری و ئەنجومەنی کۆمەڵی زنوبیا و کۆنگرەی ستار ئامادەی کۆنگرەکە بوون. بەشێک لە دیدگاکانی ڕێبەرۆجەلان لە کۆنگرەکەدا خوێندرایەوە و کۆمەڵێک وتار لایەن ڕەمزیە محەممەد هاوسەرۆکی تەفدەم و فەوزا یوسف ئەندامی دەستی هاوسەرۆکایەتی پەیەدە و بێریڤان خالەت ئەندامی کۆردیناسیۆنی کۆنگرەی ستار و هەروەها جەوهار عوسمان ئەندامی ئەنجومەنی ژنانی خانوادەی شەهیدان پێشکەش کرا. دوای وتارەکان فیلمێک سەبارەت بە کار و چالاکیەکان پێشکەش کرا و دواتر پەیڕەونامە لەلایەن مای ئەحمەد ئەندامی تەفگەری کۆمەڵی دیموکراتیک تەفدەم خوێندرایەوە و پەیڕەونامەکە پەسەند کرا. هەروە لە کۆتایی کۆنگرەکەدا وتەبێژی ئەنجومەنی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەیاند ئەم متمانەیە کە ئێوە پێتان داوین بەرپرسیارەتێکی گەورەیە و وەک ژنان لەم ئەنجومەنەدا بڕیارمانداوە کە لەسەر بنەمای ژیانی ئازاد و یەکسان ڕۆڵی خۆمان با شێوەیەکی ڕوون و ئازایانە بگەڕین.
ناڕزایەتیەکان دژی بڕیاری دەسەڵاتی دیمەشق بۆ دانانی چەتەی بکوژی هەفرین خەلەف حاتەم ئەبوو شەقرا وەک فەرماندەی فیرقەی 86 زیاتر بوون. لە حەسەکە دەیانەندامی ئەنجومەنی پارتی سووریای ئایەندە کۆبوونەوە و ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و هاوسەرۆکی ئەنجومەنی پارتەکە هێڤین محەممەد ڕاگەیاندراوەکەی خوێندەوە و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە شەیدکردنی هەفرین خەلەف هەوڵێک بوو بۆ شکاندنی ئیرادەی ژنانی ئازاد. هەروەها لە گەڕەکی شێخ مەخسوودی حەلەب ئەندامانی پارتی سووریای ئایەندە ڕژانە گۆڕەپانەکانەوە و ئەوانیش ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و ڕایانگەیان دانانی چەتە حاتم ئەبوو شەقرا وەک فەرماندەی گروپێکی سەربازی دوورکەوتنەوەیە لا یاسای نێونەتەوەی و پێشلکردنی مافەکانی مرۆڤ و پرۆسەی دادپەروەریە. هەروەها ئەنجومەنی دادپەروەری کۆمەڵایەتی کانتۆنی فوراتیش هەر بەو مەبەستە ڕێگەیان دانانی چەتە ئەبوو شەقرا کە تاوانی جەنگی ئەنجام داوە بەتایبەت بەرامبەر ژنانی زەدی پێشلکردنی یاسا نێونەتەوەیەکانە. بانگەوازیان لە ڕێکخراوەکانی ژنان و دامەزراوە یاسایەکان کردووە سزای ئەو چەتەیە بدەن و دووپاتیشان کردووە تا بە سزا گەیاندنی بکوژی هەفرین خەلەف تێکۆشانیان بەردەوام دەکەن. تەروی شەروانی قەسەدە محەممەد ئەلعەوەز بە ناسناوی هەموو کە لە 6 ئایار لا هێرشی چەتەکانی داعش شەهید بوو لە گۆڕستانی شەهید دژوار لە حەسەکە بە خاک سپێردرا. سەدان دانیشتوی شارەکە و دەوروبەری حەسەکە و کۆچبەرانی ئافرین و سەرەکانی لە مەراسمەکەدا بەشدار بوون. بەنای ئەنجومەنی بنەماڵی شەهیدان سەرخۆشی لە بنەماڵی شەهید و هێزە سەربازیەکان کرا و لەسەر ناوی هێزە سەربازیەکانیش لە کەسێتی شەهید محەممەد هەموو شەیدان بەبیر هێنرانەوە و تیشان بە ناوی هێزە سەربازیەکانەوە بەڵێن بە شەیدان و بنەماڵەکانیان دەدەین تا بەدی هاتنی خەونەکانیان شوێنکەوتووی شەیدان بین. پاش ناسنامەی شەهید خوێنرایەوە و ڕادستی بنەماڵەکی کرا. لە دیمەشقی پایتەختی سووریا گروپە چەکدارەکانی گرێدراوی جۆلانی و هەتەشە بە هەڕەشەکردنی دەست بەسەرکردن و ئەشکەنجەدان ماڵ و مڵکی مەدەنیەکان با شێوەیەکی سیستەماتیک تاڵان دەکەن و دەست بەسەر دەکەن. با پێی راپۆرتێکی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سوهر تەنها لە ناوچەی ئەلفەرڤاوی زیاتر لە 50 ماڵی مەدەنی بە زۆر دەستی بەسەردا گیراوە. هەر بە پێی راپۆرتەکەی سوهر هاوڵاتیانی مەدەنی توانای ئەویان نییە لە بەرامبەر گروپە چەکدارەکان بەرخۆدان بکەن. هەروەها ئەم ڕووداوانەی دیمەش لەگەڵ گرژیە مەزهەبیەکانی وڵات زیاد دەبن و ڕووداوەکانی تونند و تویژی فرەلایەنن. ناموس و گریەتی یاسایی لا وڵات و نەبوونی پاراستنی دەوڵەت و لێپرسینەوە نەکردن لە گروپە چەکدارەکان هێرشی تاڵانکردنی مڵک و ماڵی مەدەنیەکان ئاسان دەکات. لە پاریسی پایتەختی فەڕەنسا با مەراسمێک یادی شەهیدی ئاشتی و دیموکراسی سری سووریا ئۆندەر کرایەوە. لە مەراسمەکەدا پەیامی ڕێبەرۆجەلان بۆ سری سووریا خوێندرایەوە و نوێنەری دەم پارتیش ڕایگەیان ئۆندەر باژیانی شۆڕژگێڕانی و هەڵویست و تێکۆشانەکەی جێگەی خۆی لا دڵی ملیۆنان مرۆڤ کردوتەوە. حەسان مارەف چالاکوانی مەدەنی سەبارەت بە ژیان ئاوایی سری سووریا ئۆندەر جێگیری سەرۆکی پەرلەمانی تورکیا و ئەندامیشاندی دەم پارتی ئیمراڵی هەروەها گرنگی پەیامی سەدەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێت ژیانناوەی سری سووریا ئۆندەر زیانێکی گەورە بوو بۆ پرسی ئاشتی و دیموکراسی لە تورکیا و هەروەها دەشڵێت دەست پێشخەریە مێژوویەکەی ڕێبەرۆجەلان بۆ چارەسەرکردنی کێشەکانی گەلانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئاشتی و پەیامەکەی بەرز ئۆجئەلان بگاتە قۆناغی خۆی و بگاتە جێبەجێکردن ئەمان نە لە دەسەڵاتە ئەو دەسەڵاتیان نەمێنێت نە ئەو بەرژەوەندی مادی و بازرگانیشیان ئەمێنێت هەر لە چەکەوە هەتاکو ئەگاتە بازرگانی مادەبی هۆشکەرەکان و قەدغەکراوە جیهانیەکان و بە نمونەش بە دوای ڕوخانی دەوڵەتی سووریا بینیمان کارەساتێک
بەڕێ ئەچوو هەل لە ئازادی خەڵکو و لە زیندانەکان و بگرە هەتا کۆگاتە کارگەکانی دەرمانی دروستکردنی لە هەچ کاتێکە چوو بێت نەدانوستانەکانەوە بەڕاستیەکەی بە کورت و کرمانجەکەی دۆڕاو نەبوون و بۆیە ئەزانن لە کۆنگرەشە کۆنگرە بازدانە بۆ قۆناغێکی کە دۆڕان نییە هەڵۆشانەوە نییە ڕەنگە هەڵۆشانەوە لە قۆناغێ بۆ قۆناغێکی کە لە ناوێک بۆ ناوێکی کە لە شقڵی خەبات بۆ شقڵی خەباتی کە ئەگەر بیرمان بێت ئێمە بە درێژایی زیاتر لە 40 ساڵی خەباتی پەکەکە بە چەند قۆناغی سەختا تێپەڕیوە ناکرێ بڵێ جێگەکەی دیار نابێت بەڵام ئەکرێت جێگەکەی پڕکرێتەوە و نەهێڕێت بە بۆشایی بمێنێتەوە جێگەی بەرز سووریا بابا تاڵی بمێنێتەوە و فەراغ دروستکات بۆشاییەک دروستکات کە بەزیان بێت هیوادارم دانووسانەکان بگاتە قۆناغی ئەوەی کە گەلان بتوانن وەکو کلیلێکی ئاشتی بۆ ناوچەکە و هەڵبەتە سوراوەندەر تەنها بۆ چارەسەری دۆزی گەلی کورد گرنگی نەبوو بۆ گەیاندنی ئاشتی بۆ پرۆسی پێیان بۆ جێبەجێکردنی پەیامی ئاشتی بەڕێز ئۆجالان و پراکتیزەکردنی ئەو پەیامە لە تورکیا دەبووە کلیلێک بۆ چارەسەری ئاشتی بۆ گەلانی ڕۆژهەڵاتیەوە. فالح خەزعەلی ئەندامی پەرلەمانی عێراق سەپارەتوابوونی هێزەکانی دەوڵەتی تورک لە عێراق و هەرێمی کوردستان و نەبوونی هەڵوێستێکی یەکگرتوو بۆ دەرکردنی ئەو هێزانە ڕێگەیان بوونی 136 بنکەی سەربازی و 7 کامپی تورکیا لە ناوخۆی عێراق پێشلکردنێکی ئاشکرای سەروەری خاکی عێراقە دەشڵێت پێویستە هەمووان هەڵویست و ڕۆڵیان هەبێت دژی بوونی ئەو هێزانە لە عێراق. فەرماندەی سوپای پاسدارانی ئێران حوسێن سەلامی هۆشداری دەداتە ئەمریکا و ئیسرائیل و دەڵێت هەر هەڵەیەکیان بەرامبەر بکرێت کارەساتیان بەسەردا دەهێنین. حوسێن سەلامی ڕێگەیان ئەمریکا و ئیسرائیل ئامادەن وتی ئێران ئامادەیە بۆ هەموو جۆرێک جەنگێک لە هەر ئاست و شێوازێکدا ببێت. هەروەها پەیامێکی ئاراستی ئیسرائیل کرد و ڕێگەیان بەرگەی موشکێکی حوسیەکانتان نەگرت و فڕۆکەخانەکانتان کرایە ئامانج چۆن بەرەنگاری سەدان و هەزاران موشکی ئێمە دەبنەوە. هەروەها فەرماندەی سوپای پاسدارانی ئێران ئاماژەی بەوە کردوت نەتانیاهو دەیەوێت ئەمریکا ڕابکێشێتە جەنگی بێکۆتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەزارەتی گەنجینەی ئەمریکا ڕێگەیان لا درێژەی هەوڵەکان بۆ بەرتەسکردنەوەی هەناردەی نەوتێران چەند سزایەکی نوێ بەسەر ئەو وڵاتەدا دەسەپێنێت. وەزارەتی گەنجینە ئاماژە بۆش دەکات ئەمریکا سزای بەسەر 2 هاوڵاتی بیانی و 11 کۆمپانیای بیانی و 6 کەشتی نەوت هەڵگری بیانی سەپاندووە کە هاوکاری ئێرانیان کردووە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.